شارەزان و ڕێکخراوەکانی ژینگە هۆشداری تون دەدەن لەوەی ئەم ساڵ دارستان و پوش و پاوانەکانی کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەی ئاگرکەوتنەوەدان. زۆری ڕێژەی گژوگیا و پوش و پاڵاش زەمینەیەکی مەترسیداری بۆ ئاگرکەوتنەوە ڕەخساندووە کەوا دەکات هەرکەم تەرخەمیە کارەساتێکی ژینگەیی قەرەبوو نەکراوەی لێ بکەوێتەوە. لە ئێستاە هەرچێک بکرێت دەبێ ئاگر بڕ بکرێ ئیتر ئاگر بڕەکە بە هەر شێوازێکە بێمە ڕێگە چارەکانمان دیاری کردووە دەکرێت لە دوای ئاگر بڕەکە هەندێک قۆناغی تر هەیە برانی پۆلیسی دارستان چاودێری زیاتری دارستانەکان بکەن. ئاگر بڕەکە ئێمە لانی پەیوەندیدار وەزارەتی کشتتوکاڵە دەکرێت وەزارەتی کشتتوکاڵ بە هەمانگی وەزارەتی ناوخۆ وەزارەتی ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە دەکرێت هەمانگیان هەبێ. ئەگەر نا هیچ وەزارەتە بەتاقیتێنە ناتوانێت بۆ نمونە 2 ملیۆن دۆنم لە هەرێمی کوردستان ئاگر بڕی بۆ بکرێ دەکرێت ئاگر بڕەکانیش بە 1-2 شێوە بێ هەر بەشێکیان بە لە ڕێگەی مەکاینەوەکرێ بەشێکشان لە ڕێی دەرمانەوەکرێت. بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دۆخە ژینگە پارێزان داوا دەکەن حکومەت هەنگاوی پێشوەختە بنێت لەوانە دروستکردنی ئاگر بڕی پێویست فراوانکردنی تیمەکانی ئاگر کوژێنەوە بە کەرەستەی مۆدێرنەوە. بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سلێمانیش باز لە پێداویستیەکانیان دەکات و هاوکات ئامادەکاریەکانی پێشوەختەش ڕادەگەیەنێت. وەکو بەڕێوەبەراتیمان کە لە ئێستادا خەریکی ئامادەسازین و کوردوشمانە خوڵ و ڕاهێنان ئەکەین بۆ براج و دیارەکانمان بۆی کە هەم زەوی کشتتوکاڵەکانیان و هەم ناوچە شاخەکان بپارێزن لە ڕوودا هەر ڕووداوێکی نەخوازراوە. نزیگەی ساڵێک لە وەکو بەڕێوەبەراتیمان ئەفسەرێکمان چۆتە وڵاتی سین لەگەڵ بەنیۆنەتی وەزارەتی ناوخۆ بۆ مەبەستی کڕینی یەکێک لەو درۆنەی کە باسێکی کە درۆنی ئاگرکوژێنەوەیە. ئەوەی لە توانای بەڕێوەبەراتیمان بە زیاد لە توانای خۆمان کاری خۆمان کردووە بەزەوەش بزانە کە ئێمە لە بەشێکی زۆری ناوچە شاخەکانی کوردستان هێشتا هەر بڵێن بەمین چێنرا و پاک نەکراونەوە بەتەواوەتی کە ناتوان دەستی مرۆڤ بگاتەوە شوێنانە بەدەر لەوێ ئێمە تیمی فڕۆکانیمان هەیە ئەو شوێنانی کە سەختن ناوچەی شاخاوین هاوکارمان بۆ کۆنتڕۆلکردن معالەجەکردنی ئەو ڕووداوە نەخوازانەی کە تووشە بنەوە ناوچانە. پاراستنی ژینگە بەرپرسیارەتێکی گشتیە پێویستە هاوڵاتیان و گەشتیاران لەم وەرزەدا بۆ پەڕیوەریاییەوە مامەڵە لەگەڵ ژینگەدا بکەن چونکە هەر بێباکێک لە فرێدانی پاژماوەی جگەرە شوشە و بەجێهێشتنی خەڵوسی گەشاوە یان هەر ئاگرکردنەوەیەک ڕەنگە هەزاران دۆنم دارستانی بەتەمەن لە چەند ساتێکی کەمدا بکات بە خۆڵەمێش. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.